حەوت ساڵ لەمەوبەر لە ساڵی 2009دا دوای گەڕانەوەی دوا سەربازی بەریتانی لە عێراق کابینەی گۆردن براون بڕیاری پێکەنانی لیژنەیەکیدا بە سەرۆکاتی جۆن چیلکۆت بۆ لێکۆڵینەوە لە هۆکارەکانی بەشداری بەریتانیا لە جەنگی عێراقدا لە ڕۆژانی جەنگ و دوای جەنگ. ئەمڕۆ بە ئامادەبوونی خێزانی سەربازە کوژراوەکان و ژمارەیەک لە خۆپیشاندەر لە لەندەن راپۆرتەکە بۆ یەکەم جار بڵاو کرایەوە. چیلکۆت کورتەی زیاتر لە 2 ملیۆن وشەی بۆ ڕۆژنامەنووسان خوێندەوە. ئەمە تەنها 4 بەرگە لە راپۆرتی چیلکۆت لە کۆی 12 بەرگ. راپۆرتی چیلکۆت کە لە 2 ملیۆن و 600,000 وشە پێکاتوە ڕەخنە لە حکوومەتی تۆنی بلێر دەگرێت ئەو کاتە کە پێش دەستکردن بە جەنگی عێراق ڕێگەکانی تری نەگرتوۆتە بەر. هەروەها راپۆرتی چیلکۆت باس لەوە دەکات کە بەریتانیا وەکو پێویست ئامادەکاری نەکردووە بۆ بەشداریکردن لە جەنگی عێراقدا وەروە بۆ بنیادنانەوەی عێراق لە دوای جەنگی عێراق. لەلایەک حکوومەتی بەریتانیا بە سەرۆکاتی تۆنی بلێر شکستی هێناوە لە بەدەستهێنانی ئامانجەکانیدا لە جەنگی عێراقدا و ڕێگەی چارەی دیکە لە بەردەستدا بووە جگە لە جەنگ. بەڵام پەرلەمان و ڕای گشتی وا ڕاستەکراون کە جەنگ و هێرشی سەربازی تاکە ڕێگەیە لە بەردەم بەریتانیادا بۆ مامەڵەکردن لەگەڵ سەدام حوسێن و ڕێگەگرتن لە مەترسیەکانی ڕژێمەکەی. بەهەڵە ئەوە پیشاندراوە کە عێراق خاوەنی چەکی کۆمەڵکوژە و توانای برەوپێدان و بەکارهێنانی چەکی شیمیایی و بایۆلۆجی و تەنانەت ناوشیشی هەیە، جگەلەوەی سەرڕای نەبوونی بڕیاری ئەنجومەنی یاساییش بەریتانیا بەشداری لە جەنگەکەدا دەکات. لەلایەکی تر دەستگا سیخوڕیەکان کەم و کورتیان هەبووە لە هەڵسەنگاندن و بەدەستهێنانی زانیاریەکاندا و مەترسی ڕژێمی بەعز زیادەڕۆیی پێوە کراوە. ئەمە جگەلەوەی کەم و کورتی هەبووە لە پلاندانان و ئامادەکاری بۆ جەنگەکە و ڕۆژانی دوای جەنگەکەش لە بنیادنانەوەی عێراقدا. ساڵی 2003 پەرلەمانی بەریتانیا بە زۆرینەی دەنگ بڕیاری بەشداری لە جەنگی عێراق پەسەند کرد سەرڕای خۆپیشاندانێکی چەند ملیۆن کەسی دژی جەنگەکە. تەنها ئێستا ڕوون دەبێتەوە پەرلەمان و هاوڵاتیان زانیاری دروست و پێویستان لەبەردەست نەبووە لەسەر ئەو جەنگەی دەبێتە هۆی کوژانی دەیان هەزار عێراقی و ئاوارەبوونی سەدان هەزاری دیکە و کوشتنی دەیان سەربازی بەریتانیش. کاردانەوەکانی راپۆرتەکە فراوانە. خێزانی سەربازە کوژراوەکان بە تووڕەیی و گریانەوە ئامادە بوون و هەندێکیان دەڵێن ڕێوشێنی یاسایی دژی تۆنی بلێر دەگرینە بەر، هەندێکیش پێی دەڵێن درۆزن و تەنانەت تیرۆریستیش. تۆنی بلێری سەرۆکگوزانی ئەو کات ئەمڕۆ پەشیمانی و لێبوردنی پیشاندا بەرامبەر بە هەر هەڵەیەک کە کرابێت. Sorrow, regret, and apology than you may ever know or can believe. بەڵام ئەو نکوڵی لەوە کرد بە نیازێکی خراپەوە بەشداری جەنگەکەی کردبێت و سەربازە بەریتانیەکان بەبێ سوود کوژابن. تۆنی بلێر هێشتا پێی وایە لابرنی سەدام حوسێن پێویست بووە و ئەوە ڕەت دەکاتەوە کێشەکانی ئێستا عێراق پەیوەندی بە جەنگی عێراقەوە هەبێت لە ساڵی 2003دا. هەر بەپێی راپۆرتەکە تۆنی بلێر لەوە ئاگادار کراوەتەوە بەکارهێنانی ڕێگەچاری سەربازی دژی عێراق دەبێتە هۆی زیادبوونی هەڕەشەکانی ئەڵقاعیدە بۆ سەر بەریتانیا و بەرژەوەندیەکانی و ئەگەر ئەوەش هەیە کە بە داگیرکردنی عێراق چەک و توانای شیمیایی و بایۆلۆجیەکانی عێراق بکەونە دەستی تیرۆریستان. سەرڕایەمانە بلێر پشتی جۆرج بۆشی سەرۆکی ئەو کاتەی ویلایەتە یەکگرتووەکان بەرنادات. لە یەکێک لە نامەکانیدا تۆنی بلێر بە جۆرج بۆش دەڵێت بە هەموو شێوەیەک پشگیریت دەکەم. پەیوەندی بەریتانیا و ئەمریکا یەکێکە لە خاڵەکانی لێکۆڵینەوەی ئەم راپۆرتە ئێجگار درێژە. دەڤید کامێرۆنیش کە چەند مانگێکی ماوە لە حکوومەتدا وتی نابێت هەرگیز هەڵی هاوشێوە دووبارە بێتەوە، بەڵام ئەم راپۆرتە مانای ئەوە نییە وازەڕۆڵی بەریتانیا بهێنین لە جیهاندا و لە بەشداری سەربازی دوور بکەوینەوە. لەلایەکی ترەوە جێرمی کۆربنی سەرۆکی ئۆپۆزیسیۆنی و پارتی کرێکاران کە ئەو کات بەشداری لە خۆپیشاندانی دژی شەڕدا کرد پێی وایە ئەم جەنگە زۆرەملەی سەربازیە و لەسەر بنەمای ناڕاست ئەنجام درراوە. ئامانج راپۆرتەکە کە 7 ساڵە لە ئامادەکردندایە سوودوەرگرتنە لەو ئەزمونە بۆ ڕووداوەکانی داهاتوو. راپۆرتەکە دەڵێ دەبێت باشتر مەسەلەکان تاوتوێ بکرێن و زانیاریەکان دروستتر بن و ڕێگەچارەکانی دیکە تاقی بکرێنەوە پێش هەر جۆرە بڕیارێکی چارەنووسازی لەم جۆرە. مێژووی دەستێوەردانی بەریتانیا لە عێراق ئێجگار درێژە. جەنگی عێراق یەکێک لە قۆناغەکانی ئەم مێژووە کە لە ڕێگەی و ڕژەمی بەعز دەڕوخێت و سەدام حوسێن لە سێدارە دەدرێت و
دواتریش سەربازە بەریتانیەکان لە عێراق دەکشێنەوە بەڵام ئەمڕۆ لەگەڵ بڵاوبوونەوەی ئەم راپۆرتەدا چارەنووسی عێراق لە هەموو کا زیاتر ناڕوونە. سەرنگ حارس NRT